پرسیارەکان مامۆستا ئەو دەڕۆژەی کە هەمانە چۆن بتوانین ئەو ڕۆژانە دابەشی وانەکان بکەین کە مامانە بۆ وزاری. جابا پێتان بڵم لە 5 مانگەوە گەر حسابی بکەین ئێوە تاقیکردنەوەتانی هەتا 14 مانگ کە ئەکاتە چەند ڕۆژ ئەکاتە 10 ڕۆژ. باشە پێش ئەوی باسی پلانی ڕۆژانەتان بۆ بکەم یعنی جەدۆلی ڕۆژانەتان بۆ بکەم باسیێکی وانەکانکەین ئەو وانانی کە ئێوە ماوتانە ئەم 5 وانەیە. باشە لەم 10 ڕۆژەیە بیرکاری چونکەوانەیەکی تا ڕادەیەک زۆرە قورس نییە بەڵام زۆرە کاتە پێویستی بەلانی کەم بە 5 ڕۆژەیە بۆچی بۆ تەواوکردنی. پاشان ئەتوانن هەروانەیەک کە هەتانە یەک ڕۆژی بنێ بەڵام من فیزیا 2 ڕۆژ ماوە پێ چونکە کۆتا تاقیکردنەوەیە وتم ڕەنگە هەنێ خوێندکار کێشێتیایی هەبێت و بیری چوو بێتەوە لەبەر ئەوە باشتر وایە 2 ڕۆژی بۆ دابنی بۆ فیزیا. بەڵام ئەگەر تۆ گریمان لە ئینگلیزیا زۆ خراپیت و لە 40 ڕۆژەکان توانەوە سعی باش بکەی ئەتوانین 2 ڕۆژەکە بێ بە ئینگلیزی و 1 ڕۆژ بۆ فیزیا دابنی. ئێساش ئەمە جەدۆلە گشتێکەیە کە بە شێوەیەکی خێرا نووسیومە. ئەگەر تۆ بتەوێت ئەم 10 ڕۆژە سعی بکەی سەرەتا سعی لە چیا بکە سەرەتا سعی لە فیزیا ئەکەیت کە چەند ڕۆژمان بۆ داناوە 2 ڕۆژ 5 و 6مان بۆ داناوە دواتر ئینگلیزیە کە 1 ڕۆژمان بۆ دانا کە ئەکاتە 7 دواتر کیمیاش 1 ڕۆژ پاشان عەرەبی و لە پاشان بیرکاری کە لە 10 مانگەوە هەتا 14 مانگ تۆ سعی لە چیاکی لەوانەیە بیرکاریە ئەەکەی. ڕەنگە زۆربەتان بڵێن باشە مامۆستا ئێمە ڕۆژانی جەژن چەند کاتژمێر سعی بکەین بۆ ئەمە بەستە ئەتوان جۆینی تەلەگرامەکەمان بن لێ جەدۆلێکی گشتی زۆر باشمان بۆ داناون بۆچی بۆ سعیکردن لە ڕۆژانی جەژنە کە هەم شوبن هەم سعیش بکەن. ڕەنگە لە هەمان کاتە پرسیارکەن بڵێ مامۆستا باشە چۆن سعی لەوانی بیرکاری ئەکەین کە یەکەم تاقیکردنەوەی لە پاش جەژن دووبارە پێتان هەڵم جۆینی تەلەگرامەکەمان بن لێ باسیەکەین.